لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی کوردستان هەولێر و زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەریەک کەوتن. لە سیزنی یەکەم زانکۆی کوردستان لەگەڵ یەکەم بەریەک کەوتن نەیتوانی خاڵی پێویست کۆ بکەنەوە و با خێرایی ماڵ ئاواییان لە بەرنامەکە کرد. ئەم ترسە هێشتا کاریگەری لەسەر قوتابیانی زانکۆی کوردستان مابوو، بۆیە خۆیان دانابوو بۆ هەر ئەگەرێکی دۆڕاندن. هاتوینە بۆ کە خۆشی لە بەرنامەکە بین و زانیاری زیاد لێ وەرگین. هاتوین خۆمان تاقیکەینەوە. ئەگەری جوانە بوو گرنگ بەشداریکردنەکەی. هاتوین بەختی خۆمان تاقی دەکەینەوە و ئەلمی خۆمان دەردەخەین بزانین لە چه هەستێکراین. هەرچی زانکۆی گەشەپێدانی مرۆییە بەو پەڕی بڕوا بەخۆبوونەوە خۆیان بۆ بەرنامەکە ئامادە کردبوو، دڵنیا بوون لەوەی خۆیان دەگەێنە قۆناغی داهاتوو. هەموو هەوڵێکی خۆمان ناوە تاوکو قۆناغی کۆتایی بڕۆین ئێوە زۆر بەباشی خۆمان ئامادە کردووە. بڕای تاوامان بە خۆمان هەیە و ئاماژمان گەورەیە، ئینشاڵڵا تا کۆتایی بەردەوام بین و سەری شەکەین. بڕوای تاوامان بە خۆمان هەیە. ئێوە ئەگادار نێمە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە ڕووی زانستیەوە یەکەم زانکۆیە لەسەر ئاستی هەرێم. سەرەتای هەڵبژاردننی کەتەگۆریەکان لە زانکۆی کوردستانەوە دەستی پێکرد. وەک هەمیشە کەتەگۆریە زانستیەکان خواستێکی زۆریان لەسرە لەلایەن قوتابیانی زانکۆکان، بەڵام هەردوو زانکۆ هەڵەبوون لە هەڵبژاردنەکانیان و بە لاوازی دەستیان بە پێشبڕکێکە کرد. هەمیشە هەوڵیان دەدا بە لۆژیکیانە وەڵامی پرسیارەکان بدەنەوە، بۆیە زۆر جار بەخت یاوەریان نەدەبوو. با پێچەوانی پرۆگرامەکانی پێشوو هەردوو زانکۆ ئەو خاڵانەی بەدەستیان هێنا لە کەتەگۆریە ئەدەبیەکان بوو. قۆناغی یەکەمی بەرنامەکە بە 60 خاڵ بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆی و 70 خاڵ بۆ زانکۆی کوردستان هەولێر کۆتایی هات. لە قۆناغی دووەم خێرایی لێدانی بۆتۆن و بڕوا بەخۆبوونی قوتابیانی زانکۆی کوردستان هەولێر وای کرد بڕی 35 خاڵی تر بخەنە سەر خاڵەکانیان. بەڵام زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەبەر هەبوونی دڵە ڕاوکێکی زۆر و ترسی دۆڕاندن نەیانتوانی ئاستیان بەپێی پێویست نیشاندن. لە گۆتایی بەرنامەکە زانکۆی کوردستان هەولێر بە کۆی 105 خاڵ بەرامبەر 85 خاڵی زانکۆی گەشەپێدانی مرۆیی دوایین چاپڵەی سەرکەوتنی بۆ خۆی برد و خۆی گەیاندا قۆناغی داهاتوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی سێهەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم جارێکی تر بە دیداری ئێوەی ئازیز شادەبم. ململانێ و پێشبڕکێ لە ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. ئەمڕۆژ دوو زانکۆ پێشبڕکێ دەکەن، ململانێ دەکەن بۆ ئەوەی کە زۆرترین خاڵ بەدەست بێنن. لەبەرەوەی کە ئەو زانکۆی کە زۆرترین خاڵ بەدەست بێنێ دەچێتە قۆناغی داهاتوو. ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێت. ئەو دوو زانکۆی ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی ڕاپەڕین. من ناوم فاطمە محەممەد، تەمەنم 22 ساڵە، خوێندکارم لە زانکۆ ڕاپەڕین قۆناغی سەی بەشی بیرکاری. ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا مامۆستایەکی سەرکەوتنی بکەم. من هاوار طەیب، تەمەن 28 ساڵ، فێرخواز لە زانکۆی ڕاپەڕین لە بەشی کوردی قۆناغی سێم، تەمەنا دەکەم بە توێژەری ئەدەب. من ناوم باخان حەمەدەمینە، تەمەنم 20 ساڵە، خوێندکارم لە زانکۆی ڕاپەڕین بەشی بایۆلۆجی قۆناغی سێم، لە داهاتوودا دەمهەوێت ببم بە مامۆستای زانکۆ. من ناوم شارام ڕسۆڵ، تەمەن 28 ساڵ، خوێندکارم لە قۆناغی سێی بەشی فەلسەفەی زانکۆی ڕاپەڕین، تەمەنا دەکەم لایەندا بم بە توێژەرێکی سەرکەوتوو. بەپێی ئەوەی کە زۆر بەباشی خۆمان ئامادە کردووە بۆ بردنەوە هاتوین و ئیشەڵڵا دەبینەوە. چانسی ئەومان پێدرا کاتوانین بەشداریم پرۆگرامە بین لە پاڵ ئەرکی خوێندن و ئەرچی ڕۆژانی جان هەوڵماندا دیراسەی ئەو زانیاریانەش بکەین کە بۆم بەرنامەیە پێویستن. لە ڕاستیمە سەرەتا زۆر لەوە دڵنیا نەبووم وەکو خۆم کە بەشداری ئەم بەرنامەیە دەکەین، لەبەرەوەی ئێمە تەقدیمی زانکۆمان کردبوو، بەڵام داوای کە ئەو چانسەمان پێدرا بۆ سەرچاوانێکە لە بەردەستماندان هەوڵماندا کۆمەڵێک معلومات لە بابەتەکەی خۆمان کۆڵکەینەوە بۆی کە ئیشەڵڵا باش بین. هەوڵم داوە زانیاری لە بارەکەی خۆمدا و لە بارەکانی تێدا کۆ بکەمەوە بۆ ئەوەی سەر بکەین. من متمانەی زۆرم بە خوێندکارەکانی زانکۆی ڕاپەڕین هەیە کە ئینشاءڵڵا دەیبینەوە و حماسەتێکی یەکجار زۆریان تێدا دەبین و بۆ توانایەکی زۆریان تێدا دەبینم ئینشاءڵڵا دەیبینەوە. هەروەها
زانکۆی تێشک. ئیسلام سامی تەمەم 21 ساڵ قوتابیم لە قۆناغ یەکەمی کۆلێژی یاسا لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی ئارەزوو دەکەم لە داهاتوو ببم بە لێکۆڵ. من ناوم دیگار محەممەد تەمەنم 22 ساڵ قۆناغی پێنجەمم لە بەشی پزیشکی ددان لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی ئارەزوم وە بمە پزیشکێکی سەرکەوتوو. ئەمن ناوم بەیاد سەروەرە تەمەنم 23 ساڵە قوتابی بەشی پەیوەندی نێودەوڵەتی دیپلۆماسیەکانم لە زانکۆی نێودەوڵەتی تیشک بە هیوام لە داهاتوودا بمە دیپلۆماتکارێکی سەرکەوتوو. من ناوم محەممەد سوڵتانە تەمەنم 20 ساڵە قوتابیم لە قۆناغی دووەمی بەشی دەرمانسازی لە زانکۆی نێودەوڵەتی تیشک ئامانجم وایەکەوە دکتۆرا بەدەست بێنم لە بەشەکەی خۆمدا و بتوانم ببم بە توێژێرێکی سەرکەوتوو. زۆر بڕوام بە خۆم و بە تیمەکەشم هەیە و مامۆستا سەرپەرشتیاری زۆر بڕوای پەمان هەیە و پاڵپشێکی گەورەی لەمان و لە ماوەی ئەو تێستەی مانگونی پێش ئێستا تا ئێستا کردومانە ئەو ئاستی کە ئاستی خۆمان و هاوڕێکانم بۆم دەرکەوتووە هەز دەکەم دەتوانی سەرکەوتوو بین و دەتوانین براوە بین. زۆر بڕوام بە خۆم و بە تیمەکەشم هەیە لەبەرەوەی ئەو ئامادەکاریە کە کردیتمان ئامادەکاریەکی زۆر باش بووە و زانیاری زۆر باشمان کۆ کردوەوە ئینشاءالله پشتیوان بەخوا سەر دەکەوین بۆ قۆناغی داهاتوو. دوای ئاگادارکراینەوە کە دەتوانین بەشدار بین لە بەرنامە ئەستێرەکانی زانکۆ چەندین تاقیکردنەوەی زانستیمان کرد و توانمانی زانیاریکی زۆر کۆ بکەینەوە. بەتەواوی متمانم بە خۆم بە تیمەکەم هەیە ئەنجامێکی باش بەدەست بێنین. بێگومان هەڵبژاردننی چوار قوتابی لە کۆی 35 قوتابی کارێکی زۆر قورسەکارێکی و ئاسانیە بەڵام ئێمەش ڕێگەیەکی تایبەت بە خۆمان هەبووش تێپەڕانی قوتابیەکان و بە چەند تاقیکردنەوەیەکی زانستی هەمەجۆر کە سەرجەم و کاتیگۆریانە تێدا بوو کە لە بەرنامەکەدا هەیە سەرنجام پاش مانگ بۆ مانگونی وەکتوانیمان چوار قوتابی هەڵبژێرین و متمانەی زانکۆمان بەخشی بۆ چوار قوتابیە. هەردوولاتان بەخێر بێن میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ ئێوەش بەخێر بێن وەک دەزانن بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا چێ زوو وەڵامەکەی زانی زوو دەسینا بە بۆ تۆنا وەڵامەکەی ڕاست بوو مافی ئەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێت گەر وەڵامەکەی هەڵە بوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر دەستی خۆتان نزیکەنەوە لە بۆتۆنەکە و ئامادە بن پرسیارەکە دەڵێت پایتەختی وڵاتی پاکستان شارێکە زانکۆی تیشک ئیسلاماباد ئیسلاماباد زانکۆی تیشک وەڵامەکەتان ڕاستە ئێستا ئێوە مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن فەرمون تەکنەلۆژیا ئەی یاخود بی ئەی یەکەمین مۆبایل کە هەڵگری کامێرا بوو کام لەمانەیە ئەی شارپ JSHO4 B سانیۆ SPC 5300 C نۆکیا 7650 D کیۆسێرا VP 210 سی چێکەتانەیە پێشنگ بۆ پێشنگ هەموو شتەکان ئەو کاتی هەلو سەردەوەی پێشکەوتنیۆ نەبوو پیان نەگوستۆن کاتان خەریکە نامێنێت دەچێکەتان ماوە سی نۆکیا 7650 سی نۆکیا 7650 بۆچی نۆکیاتان هەڵبژارد پێمان وابوو لەو کاتەی سەرەتای پێشکەوتنی مۆبایل ئەو کاتە نۆکیا پێشنگ بوو لە پێشەنجی هەموو کۆمپانیەکانیتی و پێشەنجی هەموو جۆرەکانی مۆبایل پێم وایە ئەو پێشکەوتنە شەر نۆکیا بەرەمێنە ئێوە کە مۆبایلتان پێ بوو یەکسەر کامەرەی هەبوو زمانی ئێوە نانەی بۆ یعنی پێشەوە فریایەوە کەوتن کە بێ کامێرەکان یاریشی تیا بووی مارەکە هەرەوەی کرمەکە خەڵک بە سەعات دانیش لەسەر پۆبجی شت نەبوو کاتەوانە باشە بزانین سی نۆکیا 7650 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست کیۆسێرا VP 210 زانکۆی تیشک نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن. دەچینە لای زانکۆی ڕاپەڕین ئێوە ئێستاتوانن کاتەگۆریەک هەڵبژێن. ئەدەبیات ئەی یاخودبی بلا ئەیبێ بلا ئەیبێ. گرنگیدان بە بەها مرۆڤایەتیە گشتیەکان لە بنەماکانی کام ڕێبازی ئەدەبیە؟ ئەی کلاسیک، B ریالیزم، C ڕۆمانتیک، D فۆرمالیزم. سی چرکەتان هەیە. ریالیزم و ڕۆمانتیک هەست دەکەم ڕۆمانتیک بە هەم ڕێبازی گشتیەکان دا چرکەتان ماوە چێ لە ریالیزم زوو وەڵامێکم بنێ. سی ڕۆمانتیک سی ڕۆمانتیک. زانیاریتان هەبوو بۆچی ڕۆمانتیکتان هەڵبژارد؟ چکە کلاسیک گرنگی بە بنەماگشتەکان بنەماگشتی مرۆڤایەتەکان نادا و فۆرمالیزمیش بە هەمان شێوە ئێمە پێمان وا بوو ڕۆمانتیک. لە ڕۆمانتیکا باسی چییە کرێ زیاتر لە باسی خودیەتەکرێ خودیەت ئینسان لە ڕۆمانتیک سنتەرە مرۆڤ سنتەرە لە ڕۆمانتیک لە کلاسیک بە پێچەوانەوە بەها ئاینی و کۆمەڵێک شتی تر سنتەرە لە سەردەمی کلاسیک کلاسیکتان بیستووە؟ بەڵێ باسی چیەکە کلاسیک؟ کلاسیکی کوێ؟ کلاسیک خۆمان زۆر ئاینیانەیە کلاسیکی ئەوروپی یاخود با بڵێن یان کوردی جیهانی باسی چیەکە کلاسیکی جیهانی؟ کلاسیکی جیهانی زیاتر بابەتی ئاینی و میتافیزیکەکانن. ئاینی و میتافیزیکی ڕۆح و ڕۆحیانەت تەسەوەرە ئەمە بەڵێ لای خۆمان تەسەوفە لای خۆمان تەسەوفمان هەیە سۆفی گەریمان هەیە. باشە ڕۆمانتیک بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن. وەڵامی ڕاست کلاسیک. زانکۆی تشک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی لیمۆ مادەیەکی تێدایە کە ئێسکەکان بەهێز دەکات. ناوی ئەو مادەیە چییە؟ ئەی ڤیتامین دی، B مەگنیسیۆم، C کالیسیۆم، D ترشی سیتریک. سی چرکەتان هەیە. دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام دی ترشی سیتریک. دی ترشی ستریک. باشە ترشی ستریک ئێسک بەهێز دەکا یا هەلە بەرەوەی کە لیمۆیە و ترشە؟ خۆی ڤایتەمین دی و کالسیۆم بەشێکی سەرەکی دروستبوونی ئێسکە بەڵام تا ئێستا نەمبیستە ینی وەکو خۆم کە لیمۆ یەک لەو دوانی تێدابی خصوصن ڤایتەمین دی لێ ئەومان لابدا. مەگنیزیۆم ڤیتامین دی لە چیە هەیە؟ ڤایتەمین دی لە هێلکە شیر و هەروە لە خۆر وەری دەگرین. خۆر بە حەبیش هەیە توانی بخۆی بە حەوی شەر هەیە. ئەی مەگنیسیۆم و کالیسیۆم لە چیە هەیە؟ کالیسیۆمیش بە هەمان شێوە هەر لە هێلکە هەیە لە ماست و شیر. باشە بزانین ترشی ستریک وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە.
وەڵامەکەتان بەداخەو هەڵەیە وەڵامی ڕاست کالیسیۆمە کە لە لیمۆدا هەیە ترشی ستریکیش هەیە بەڵام ئێسقان بەهێز ناکات زانکۆی ڕاپەڕین خەریکی مشتومڕن بزانم بڕیارتان ناوە چ کاتەگۆریەکە بژێرن کاتیگۆری زانست زانست ئەی یاخود بی باخان ئەی کام لەم پرۆتینانە بە ڕێژەیەکی بەرچاو لە ناو شیری مانگادا هەیە ئەی کازین بی کریاتین سی کولاجین دی گلایکۆجین سی چرکەتانەیە کامایانە مرۆڤ بەرەمی دێنێ دی کامایانە کاتمان دە چرکەتان ماوە كرياتين زوو وەڵامێکم منێ دي جلايكوجين دی کە دیەکەتان وت وشەکەش بڵێن گلایکۆجین دی گلایکۆجین باشە خەریب و کاتان نەمێنێ بۆچی وا زۆرتان پێچوو تا ئەو وەڵامەم دەستکەوت زانیاریتان نەبوو ناوەڵە زانیارێکی زۆر ئەومان نەبوو لەسەرەوە بە باشە مادەم زانیاریتان نیە بزانین گلایکۆجین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کازین نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن زانکۆی تیشک چ کاتەگۆریەکە لە بژێرن دووبارە تەندروستی دووبارە تەندروستی تەنها بی ماوە کەواتە بی کام لەمانە بە باوترین جۆری نەخۆشی گوازراوە دادەنرێت ئەی مەلاریا بی هەوکردنی جگەری ئەی سی ئایدس دی هەوکردنی جگەری بی سی چرکەتانەیە باوترین جۆری نەخۆشی گوازراوە یان ئێ یان سیە Hepatitis B. Yeah. دە چرکەتان ماوە دی هەوکردنی جگەری بی دی هەوکردنی جگەری بی دۆزێ لە شعریژە چێ دی هەوکردنی جگەری بی باشە بۆ ئەیدس عیبی چی یعنی بۆ باوترین نییە خۆی نەخۆشیەکان هەرێکە و جۆری گواستنەوەیان جیاوازە بۆ نمونە مەلاریا زۆربەی بە پێشکە دەگوازرێتەوە مێشولە ئەیدس باوترین نییە نەخۆشیی گوازراوە بەڵام باوترین نییە بە زۆر شێواز ناگوازرێتەوە ئەوەی زۆر کۆمن بیانی زۆر بگوازرێتەوە جگەری بی بە چی و چیە گوازرێتەوە بە دایرکت کۆنتاکت دەگوازرێتەوە بە ئینفکتد یان کۆنتامینیتد نیدلز بە دەرزی وشتیواش دەگوازرێتەوە خواردنی پیسیش ئەگەر ئەو کەسێک لێ خواردبی ئەو نەخۆشی هەبی هەمان شێوە دەگوازرێتەوە باشە محەممەد بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخۆت هەڵەیە زانکۆی تیشک وەڵامەکەتان ڕاستە و بە پێی منەظەمەی سحەی عالەمی WHO نزیکەی 2 ملیارد کەس لە جیهاندا و نەخۆشییان هەیە و ئێوەش بوون بە خاوەنی دەخاو زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەکە لە بژێرن زانست کاتەگۆری زانست
کەتەگۆری زانست بەڵێ تەنها بیماوە کەواتە بی پرۆتۆن هەڵگری چ بارگەیەکی کارەباییە ئەی بارگەی موجب بی بارگەی سالب سی بێبارگەیە دی هیچ کامیان سی چرکەتانەیە بارگەی موجب بارگەی موجب بەڵێ زۆرتان پەلە بوو فاتیمە دڵنیایت وا زۆر کاتتان زۆر مابوو باشە بۆچی بارگەی موجب بۆچی پرۆتۆن هەڵگری بارگەی موجبە لە ناوی ناوەک پرۆتۆن و پرۆتۆن هەیە بارگەی موجبیشە لە ناوەوەی ناوەک ئەی چی بارگەی سالبەکە کێهێتی ئەلکترۆن بارگەی سالبە ئەلکترۆن بارگەی سالبە بە دەوریەکە ئەسوڕێنەوە بەڵێ ئلکترۆن بە دەوریاندا دەسوڕێتەوە ئەی بێ بارگە چیەوەی کە بارگەی نەبێ نیوترۆن بەڵێ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی تیشک چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن تەکنەلۆژیا تەنها بیماوە کەواتە بی کام لەم ئۆپەرەیتینگ سیستمانەی خوارەوە لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە پەرە پێدراوە ئەی ویندۆز B. Android C. iOS D. Annex C شرکتانەیە C. iOS C. iOS باشە ئەندروید یاخود ویندۆز کام کۆمپانیایە پەرەی پێدا ویندۆز مایکرۆسۆفت و ئەندرویدیش زیاتر لەلایەنەوە کۆمپانیانە بەکاردی وەکو سامسۆنگ و وەکو هواوی ویدیۆ و جۆرە کۆمپانیانە وەس iOS ئەو ئۆپەرێشن سیستەمەیە کە لەسەر مۆبایلی ئەپڵ هەیە لەسەر هەموو ئایفۆنەکان هەیە ئەوە پێڵێن iOS ئەی یونیکس جۆم لەوە نەبوو بەڵام دڵنیام جۆرێ نەبووە باشە بزانی وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات تەنها بیماوە کەواتە بی ڕۆمانی دایک The Mother کە بۆ یەکەم جار لە ساڵی 1906 دەرچوو لە نووسینی کێیە A. Stephen King B. Maxim Gorky C. Mark Twain D. Leo Tolstoy C. شرکتانەیە کەمانە نەکرێت شتی تریشەی وێ ڕۆمانی وەلایەتێکەوە سیرەکیکە B. Maxim Gorky B. Maxim Gorky با ماکسیم گۆرکە ستیڤن کینگ ئەناسن لە ڕێگەی ڕۆمانی دایکەوە ماکسیم گۆرکی مارک توین لیۆ تۆلستۆی لیۆ تۆلستۆی لە ڕێگەی ڕۆمانی جەنگ و ئاشتی کە چوار بەرگە من خوێندومەتەوە ماکسیم گۆرکی وابزانم زیاتر لە دوو وەرجێڕانی بۆ کراوە بەزنای وەرجێڕەکانیان نازانم بەڵام ئێمە لە ڕێگەی بەرهەمی تریشی هەیە بەڵام ئەمەیانی شاکارە ماکسیم گۆرکی خەڵکی شوێ رووسیا
تەواوە. مەکسیم گۆرکی بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. دەینەوە لای تیشک بزانین چ کاتەگۆریەک هەڵەبژێرن. جوگرافیا. جوگرافیا. ئەی یاخود بی. بی. کام لەم ڕووبارانە گرنگیەکی تایبەتی هەبوو بۆ شارستانیەتی میزۆپۆتامیا؟ ئەی تگریس، بی ئەمازۆن، سی نیل، دی کارون. سی چرکەتان هەیە. دە شرکەتان ماوە. ئەی تێگریس. ئەی تگریس. بۆچی تگریستان هەڵبژارد؟ تەرجمەی دیزلەیە بۆ ئەمازۆنتان هەڵبژار بۆ نمونە. لەکوێ ئەمازۆن؟ لە بەرازیل و ئەمریکای باشوورین لە بنی دنیاە حەقی نییە بەسەر میزۆپۆتامیا. ئەی نیل. نیلیش ئەو مسرە و سوودان و ئیدیا وڵات مسر و سوودان و جەماعەت. ئەی کارون. کارون بزانم کەسمان زانێری چامە لەسەرین و بەس تیگریس یانی تەرجمەی دیزلێ بەڵام بە ئینگلیزەکەی. ئۆکێ. میزۆپۆتامیا کوێیە خۆی؟ میزۆپۆتامیا خاچی نێوان دوو ڕووبا دیزلە و فرات. دیزلە و فرات. عێراقی ئێستا و کوردستان و سەکەمێش توش ئەوانە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی ڕاپەڕین لەو کاتەگۆریانەی کە ماوەن چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخود بی. بە ئەی بێ. ئەی. کام لەمانەی خوارەوە گەورەترین نرخی هەیە؟ ئەی 2 + 0 + 1 کەڕەت حەوت. بی 2 + 0 کەڕەت 1 + حەوت. سی 2 کەڕەت 0 + 1 + حەوت. دی 2 + 0 + 1 + حەوت. سی چرکەتان هەیە. دە شرکەتان ماوە. زوو وەڵامێکم بەنێ کاتان نامێنێ. وەڵام دی 2 کۆ 0 کۆ 1 کۆ حەوت. فریاکەوتن وەڵامەکەتان پێ ڕاستە تەواوە. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. ئافرم زانکۆی ڕاپەڕین لەو ماوە کورتە توانیتان وەڵامەکەتان ڕاست بێ و دەخاڵی تر بەدەستبێن و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی تیشک سی بە سی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بیرکاری. بیرکاری. تەنها بی ماوە کەواتە بی. لە کاتژمێر 2:15 گۆشەی نێوان میلەکانی کاتژمێر چەندە؟
A 22.5 B C C 15 D 17.5 سی چرکەتانەیە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام پازدە سی 15 چۆن حسابتان کرد کە گۆشەی نێوان میلەکانی دەگاتە 15 پلە تان اختیارەکەی بگۆڕین دەکاتە ناگۆڕێ ناگۆڕێ خۆی ئەگەر حسابی بکەین 45 ئەگەر ساعت دووبی 2 و 15 دقیقه ینی 2 چارەک ئەگەر 12 چارێکی وێنەکەیتان نەکێشە ئاوا وێنەکەی پێشن لە 1.5 دەبیتە 45 1.5 چۆن ئوسامە لە 1.5 دەبتە 45 گۆشەکەی لە 1.5 لە بۆ سێ دابەشی سێ دەکەینەوە دەکاتە 15 باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 22.5 یاخود 22.9 پلە نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆ ڕاپەڕین چ کاتەگۆریەکە لە بژێرن مێژوو مێژوو ئەی یاخود بی بی باشە. ناوی ئەو فڕۆکەوانە چییە کە لە ساڵی 1945 بۆمبی ئەتۆمی خستە سەر شاری هیرۆشیما؟ ئەی وەرنەر ڤۆس بی ئالبەرت باڵ سی بیلی بیشۆپ دی پاوڵ تیبت سی چرکەتانەیە. یارەشانەیە کاکە دە چرکەتان ماوە ئەلبێرت زوو وەڵامێکم بنێ بی ئالبەرت باڵ دڵنیان نەبوونا دڵنیان نەبووین باشە با بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود دەڵێ. زانکۆی ڕاپەڕین وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست دی پاوڵ تبت بۆیە ئەڵێم هەردەم کە پیتەکە ئەڵێن ناوەکەش بڵێن لەگەڵیا تۆزێ خۆتان بڕەنجێنن نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن دەچینەوە لای زانکۆی تیشک چ کاتەگۆریەک هەڵە بژێرن جوگرافیا جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام داهێنانی سۆمەریەکان کاریگەری زۆری هەبوو لەسەر بنیادنانی یەکەمین شارستانیەتی مرۆڤایەتی؟ ئەی ئاسن بی نووسین سی کەشتی دی گالیسکە سی چرکەتانەیە. وەڵامی بی نووسین بی نووسین بۆچی نووسینتان هەڵبژارد؟ سۆمەریەکان هەریکە ناویان دێتن یەکە و سەر نووسینی بزماری لە تەنیشتیان دێتن بە ناوبانگن بۆی ئاسن و کەشتی و گالیسکەش ئەوە دەبی زۆر لەوەی قەدیمتر بی کە هەتا
ناویان دیابی کە چی داهینایە باشە بزانین منطقی تایە وەڵامەکەت وسامە بزانین ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆتیش وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی ڕاپەڕین چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو. مێژوو تەنها ئەی ماوە؟ کەواتە ئەی. ناوی ئەو فڕۆکەیە چییە کە لە ساڵی 1945 بۆمبی ئەتۆمی خستە سەر شاری هیرۆشیما؟ ئەی لیتل بۆی، بی بلاکبرد، سی ئەنۆلا گەی، دی دایمۆند. سی چرکەتانەیە. پێشووتر فڕۆکەوانەکە ئێستا فڕۆکەکە خۆتان هەڵێ بژێرن. تۆزە تش ناک دیارە دە چرکەتان ماوە. کامیان بی زوو وەڵامێکم بەنێ. بی بلاکبێرد. بی بلاکبرد واتە باڵندەی ڕەش. باشە بۆچی باڵندەی ڕەشتان هەڵبژا لەبەرەوەی کە ناوەکە ئەوە خێزەون و هینە داڵمان تۆزە تش ناک. باشە لیتل بۆی نابێوی شەخراپ زۆر جوانە لیتل بۆی و دایمۆن بەڕاستی زۆر بەنرخە. باشە بلاکبرد بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆ ڕاپەڕین بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە و وەڵامی ڕاست ئێنۆلا گەی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی تیشک چ کاتەگۆریەک هەڵەبژێنن لە نێوان هونەر و وەرزش؟ وەرزش. وەرزش ئەی یاخود بی؟ ئەی کەی وە لە شارێک یەکێتی جیهانی تۆپی پێ دامەزرا؟ ئەی پاریس ساڵی 1904، بی مەدرید 1895، سی دوبلن 1889، دی لەندەن 1900. سی چرکەتانەیە. زۆر کەونە تاریخ. دە چرکەتان ماوە. ئەی پاریس. ئەی پاریس 1904 دڵنیا بوون؟ بەلۆجیک بەیاد دڵنیا نەبووی؟ ئەنی بە منتەق جوابمان داوە وەکو لۆجیک چۆن بیری لەکرد بەزانین. مەدرید 1995 بەروارەکەی زۆر کۆنەوە ئەو کاتە بڕامانیە کە دێشی تۆپی زیهانی دامەزرای بۆ هیچ بۆ نەشی تۆپی پێش لەو ساڵانە نەکرایە. باشە 1900 و 1000 لە لەندەن 1900 و پاریس 1904 تۆ زەلیەکە و نزیکن. بۆچی پاریس هەڵبژارد؟ نوێترینمان هەڵبژارد. ئۆکەی باشە بزانین پاریس لە ساڵی 1904 وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆتیش وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵیشتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی ڕاپەڕین هونەر وەرزش کامیان هەڵەبژێرن؟ هونەر ئەی یاخود بی؟
ئەی ڤیددیویەکە تەماشای ڤیددیۆگە بکەن لە پاشا پرسیارتان لەکەین. Negotiations breaking down. See those leaders start to frown. It's sword and gun day. Tomorrow never comes until it's too late. ئەم گۆرانیە ناوی چییە کە گروپی موزیکی کلۆنێل باکشۆت نووسیوێتی بۆ ئەو شەڕێکە لە نێوان وڵاتی ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکان میسر سووریا و ئوردون لە ساڵی 1967 دا ڕوویدا؟ A. Today's War. B. 6 Days War. C. It is only a day. D. A day of war. C شرکتانەیە. ڕۆژێک لە شەڕ ڕۆژێک لە شەڕ تو دەی ئیسوا ئەو ڕۆژ ئەم ڕۆژ شەڕە ڕۆژی شەڕ کەس دەیوە 6 ڕۆژ شەڕ ڕۆژی شەڕ ئەو شەڕ سەندی خان نازانم ئەمری ئەدەی تەنها ڕۆژێک مۆڕۆ ناگەڕێتەوە گۆرانیەکە بەس مۆڕۆ ناگەڕێتەوە دە شرکتان ماوە ئەدەی ئەو ڕۆژێک لە شەڕ تو دەی سوار ئەی زوو وەڵامێکم بنێ ئەی تو دەی زوار ئەی تو دەیس وار. باشە ئەم شەڕە هیچ زانیاریتان هەیە لەسەری ئیسرائیل و عەرەب شەڕێکی ئیسرائیل و عەرەب شەڕێکی درێژیان هەیە بەزەبەت ئەو شەڕە نازانم درێژ بوو ئیسرائیل شەڕێکی بەردەوامی لەگەڵ عەرەب هەیە یا بە پێچوانەوە نا بە زەمایان شەڕ بوو میسر و سووریا و ئوردون لە ساڵی 1967 ئەو جەنگە بەناوبانگە کە عەرەبەکان تێکشکانتیایە دژی ئیسرائیل بەس چەندێکی خایان زۆر کورد بوو لە چاو شەڕە مەزنە. باشە با بزانین Today's War وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە. زانکۆی ڕاپەڕین بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە ئەو جەنگە تەنها 6 ڕۆژی خایان عەرەبەکان تێ دۆڕان هەر بۆیە ناویە گۆرانیەش 6 Day War نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی تیشک هونەر وەرزش کامیان هەڵە بژێرن؟ وەرزش تەنها بیماوە کەواتە بی. لە یاری ڤۆلیبۆلی کەناری دەریادا لە هەر لایەکی تۆڕ چەند یاریزان هەیە؟ ئەی 2 یاریزان B 3 یاریزان C 5 یاریزان D 6 یاریزان. ئەی دوو ئەی 2 یاریزان ئەو یاری ئەزان کامەیە؟ بەڵێ چۆنە بۆمان شەرح کەنار دەریایەکان دەکرێت هەر لای تۆڕێک 2 یاریزان هەر تیمی لە 2 یاریزان پێک دێ خۆی چی یاریەکە؟ بالە بالێ تایری پێڵم بالێ یعنی هەر تیمەی 2 یاریزانە 2 لەمبەر 2 لۆبەر. باشە کەم نییە 2 وڵایدی وایە چێ ناڵێ 5 بە 5 نین بۆ نمونە هەردووتان بینیوە؟ باشە بزانین 2 یاریزان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی تیشک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتامە دەزێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. زانکۆی ڕاپەڕین تەنها هونەر ماوە لە هونەریش تەنها بیماوە و دەخاڵی لەسرە ئەمە دەنگێکە جۆ لێ بگرن گۆرانیەکە موزیکێکە گوێ لێ بگرن دوایەوە پرسیارتان لێ دەکەین فەرموون.
ناوی تەواوی ئەو هونەرمەندە چییە کە ئەم سەمفۆنیایی داناوە؟ ئەی وۆلفگانگ ئامادوێس مۆزارت، بی یۆهان سباستیان باخ، سی ئەنتۆنیۆ ڤیڤالدی، دی لودینگ ڤان بێتهۆڤن. سی چەکەدانێ؟ دەچرگەتان ماوە لە بتۆڤن و مۆزارتی دوو دڵم لەستاشتا زوو وەڵامێکم منێ بتۆڤن دی بتۆڤن دی لودڤینگ ڤان بێتهۆڤن. بۆچی بتۆڤن تا هەڵبژارد؟ ئەو سیمفۆنیایە زۆر بەناوبانگە. زۆر لە تورکژمارش نزیکە ئەوەی مۆزارت، بەڵام لەی مۆزارت دەچێ؟ لە تورکژمارشەکەی زۆر دەچێ، بەس تەسەوڕ دەکەم بتۆڤن بێ. بتۆڤن فەیروس لەس ئەم لەحنە گۆرانێکیشی تۆمار کردووە، یا ئەنا یا ئەنا ئەنا و یاک تەسەوڕ دەکەم بتۆڤنە. بەڵام بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆ ڕاپەڕین بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست سەمفۆنیای چلی مۆزارت کۆتا سەمفۆنیای مۆزارت بوو. نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. بەڕێزان و خۆشەویستان، بەم شێوەیە ئەم قۆناغا ڕوبەڕووبوونەکە کۆتایی هات لێرەدا و کۆتا قۆناغ ماوە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی. ئێستا ئەمێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی ڕاپەڕین 30 خاڵ، زانکۆی تیشک 60 خاڵ، ڕوبەڕووبوونەوەکە هێشتا هەر ماوە. پاش کەمێکی تر دەینەوە لاتە. لە ڕاستیدا ئێمە تا ڕادەیەک هەوڵماندا کە بە گروپ کار بکەین و بڕیاری کۆتاییش درابوو بەدەست من. ئەمە لە هەڵبژاردننی هەر کەتیگۆریەک پرسوڕاژمان دەکرد، دوزار من کەتیگۆریەکەم هەڵدەگرت بە هەمان شێ بۆ وەڵامەکانیش. بەڵام لە وەڵامی بتۆڤن و مۆزارتەکە لە ڕاستیدا سترێسێکی زۆرم لەسەر بوو. من بە شێوەیەکی زۆر باش دەمزانی کە مۆزارتە، بەڵام جۆرێک لە ڕیسک ئەم ڕیسکە نازانم سترێسەکە پێی کردم چی بوو، وتم دەبێت بتۆڤن بێ. ئێمە لەسەر و نەوانەی کە زانیاریمان هەبوو لەسەر ئێمە ئەو کاتیگۆری ئەدەبمان هەڵبژارد و لە ناو کاتیگۆری ئەدەبیشدا پرسیاری ئەیمان هەڵبژارد کە پرسیارەکە پەیوەندی بە لەلای ئێمەوە پەیوەندی بە ڕێبازی ڕۆمانتیکەوە هەبوو، بەڵام دواتر دیار بوو ئێمە بە هەڵەدا چوو بوون و ڕێبازی کلاسیک ڕاستتر بوو. کاتێک کە کاتەگۆری بیرکاریمان هەڵبژارد ئەو پرسیارە بوو کە گوتی کام لەمانە زۆرترین گەورەترین نرخی هەیە. دەستمان کرد بە شیکارکردنی پرسیارەکان. من کە فاتمە اختصاصی خۆی بیرکاری بوو، من هەموو پرسیارەکانم شیکار کرد پێش ئەو گەشتمە کۆتا وەڵام و کاتیش نەمابوو بۆیە دیم هەڵبژارد. زۆر دڵنیا بووم لە وەڵامەکەش. بەڵێ ئێمە کەتەگۆری زانستمان هەڵبژارد لەبەرەوەی لەگەڵ هاوڕەکانم معلوماتێکی باشمان هەبوو لە بارەی پرسیارە زانستەکانەوە و پرسیارەکەش بەڵێ بە دڵنیاییەوە دڵنیا بووین لە وەڵامەکەی لەبەرەوەی زانیاری تەواومان هەبوو لە بارەی پرسیارەکەەوە. کاتێک کە کاتەگۆری زانستمان هەڵبژارد ئەو پرسیارەمان بۆ هات کە کوتی لە شیری مانگادا کام لەم پڕۆتینانەی تێدایە. دڵنیا بووین لەوەی کە کۆلاجین و کریاتین نییە، بەڵام لەبەرەوەی زۆر شڵەژا بووین لە جاتی ئەوەی کە اختیاری ئەی هەڵبژێرین کە کازیم بوو دیمان هەڵبژار کە گلایکۆجین بوو کە وەڵامەکەشماندایەوە زانیمان کە هەڵەیە.
ئێمە ئەدەبیاتمان هەڵبژارد لە ئەدەبیاتدا و پرسیاری کتێبی ڕۆمانی دایک مەکسیم گۆرکی ئەمە هەمومان لەسەر وەڵامەکە کۆک بووین کە وەڵامە ڕاستە بەڵام دوازار بڕیاری کۆتایی دوای ڕاوێش لای منەوە درا و بڕیارە ئێمە هەمومان یەقینمان هەبوو لە وەڵامەکە خۆی کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژارد و برادران معلوماتیان لەسەر تەکنۆلۆژیا باش بوو بەڵام پرسیارەکە ئەوە نەبوو کە چاوەڕێمان دەکە پرسیارێکی زۆر چاوەڕان نەکراوە بۆ ئێمە و ئەو وەڵامی داشمانەوە غەڵەتمان کرد سەبەکەی ئەوە بکە ئێمە پێمانەوە بوو کە نۆکیا پێشەنجی ئەو کاتەی مۆبایلەکان بوو بەڵام دیبەداخۆ وەڵامەکەوانە بوو شتێکی کەس نەمان دەزانیت زانیارێکمان لەسەری نەبوو هۆکاری هەڵەکردنمان لەو پرسیارەی کە لە کاتەگۆری تەندروستی هەڵمامژارد پرسیاری ریمۆکە ئەوە بوو کە ئەماکیت بووین کە کالیسیۆم و هەروەها ستریک ئەسید لە ناو لیمەوە هەیە بەڵام لەو کاتە سترێسمان هەبوو بیداەتی بەرنامەکە بوو ئیدی وامانزانی کەوا ستریک ئەسیدی تێدابی ستریک ئەسید ببیتە هاوکار لە بۆ یارمەتیدانی ئێسک بەڵام دەرچوو وەڵامەکەمان غەڵەت بوو ئەوەش هۆکاری قەلەقی و سترێسەکە بوو بڵێ سەرتا پێشنیان کرد بۆ هاوڕەکانم کە جوگرافیا هەڵبژێرین کە ئەوانی ژڵازی بوون هەڵمامژات یەکەم جار کە پرسیارەکەمان بازی میزۆپۆتامیای دەکرد یعنی شتەکە ئاشکرا بوو کە چاوەڕێی وەڵامەکەمان دەکرد کە دیجلە و فڕات بوو بەڵام بە هاوکاری هاوڕەکەم بەیاد توانیمان وەڵامە ڕاستەکە کە ڕووباری دیجلە ڕووباری تگریز بوو لە وەڵامەکە بە زانیاری من و بە هاوکاری ئەویش توانیمان وەڵامی ڕاستەکە هەڵبژێرین هەموو برادران پێیان باش و کە دووبارە تەکنۆلۆژی هەڵبژێرینەوە و کە پرسیارەکەش کە پێش ئەوەی وەڵامەکان بخوێندرێتەوە وەڵامی خۆمان لابوو و دڵنیا بووین لە وەڵامەکەی زۆر وەسیدی کەمە تاخیرمان کرد دڵنیا بووینەوە زیاتر لی تاکیدمان کردەوە گەرنا وەڵامەکە زۆر دڵنیا بوونی iOS سیستەمی ئۆپەرێشنی ئەپڵە یەکێ لەو کاتەگۆریانە دیکەی کە هەڵمامژارد ئەوە بوو کاتێگۆری وەرزش بوو چونکە پرسیاری یەکەمان ڕاست کرد و ئاسان بوو پرسیاری دووەمیشمان هەر وەرزش هەڵبژارد بە هیوایەوەی کە دەخاڵی تر بەدەستبین ئەوە بوو کە پرسیارەکە باسی لە ئەوە دەکرد ڤۆلیبۆلی کەنار دەریا چەند دیاریزان تێدا یاری دەکا ئەوە بوو پرسیارەکەمان دەزانی و زۆرمان دیت بوو وەڵامی ڕاستمان هەڵبژارد و دەخەڵمان بەدەستێنە دەمویست هاوکاری هاوڕێکانم بکەم و شڵەژا بووم لەوێ نەمدەویست هەڵی بکەم ڕێگەم دەدا ئەوان وەڵام بدەن. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕینەوەلاتان و هاتینە کۆتا قۆناغ قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لەم قۆناغا لە هەر زانکۆیەک دوو قوتابیەتە لای من بۆ هەر دوو قوتابیەک 5 پرسیار هەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە بەڵام پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بە بیربێنمەوەی هەردوو زانکۆ زانکۆی ڕاپەڕین 30 خاڵ زانکۆی تیشک 60 خاڵ لە زانکۆی تیشک چەپڵەیەک لێدەن بۆ محەممەد کاک محەممەد بەخێوی لە زانکۆی ڕاپەڕین شەهرام شەهرام محەممەد هەروتان بەخێر بێن سپاس دەست بخەنە سەر بۆتۆنەکان خۆتان ئامادەکەن بۆ ئێوە 5 پرسیارەیە هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە کە پرسیارەکەم هەمووی خوێندەوە اینجا دەست بێن بە بۆتۆنە گەر وەڵامەکەت ڕاست بوو 5 خاڵ بەدەستێنی گەر وەڵامەکە هەڵە بوو دەچینە لای ئەو بەر ئەگەر وەڵامەکە ڕاست بوو 5 خاڵەکە بەدەست هێنێت ئەگەر کەستان وەڵامەکەتان نەزانی ئەوە کەستان هیچ خاڵ بەدەست نەهێنن بەڵام دووبارەیەکەمەوە با پرسیارەکە تەواو بێت اینجا دەست بێن بە بۆتۆن چونکە ئەگەر لە ناوڕاستی پرسیارەکە بەم دەست نابێ بۆتۆن من پرسیارەکە تاوا ناکەم و بێ وەڵام بیتەوە ئامادەن؟ ئامادە یەکەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ بەرگری لە هێڵکاری سووری کارەبادا بە کامە پی دیاری دەکرێت زانکۆی ڕاپەڕین ئەی هەڵەیە ئینگلیزیەکەی ئینگلیزیەکەی ئەی ئینگلیزی ینی نا پرسیارەکە بەرگری لە هێڵکاری سوور تەرجمەکەی
بەرگری هێڵکاری لە تەلی کارەبادا بە کوردی بەرگری هێڵکاری ئۆم ئۆن ئۆم ئۆم ینی ئۆM OHM ئار دڵ بوو. ئار وەڵامە ڕاستەکە بوو شارام پەلەت کرد دووەم پرسیار بۆ ئێوە لە کوردەکە باش تێ ناگەی محەممەد من هەزم ئینگلیزی بووە فیزیاوانم هەم بە ئینگلیزی خوێندیا خبێ کوردێکی خۆش چاکەیت دوجار سوودەکە بە کوردی ئەگەێنیت بۆ جیلەکانی داهاتوە بۆنەوەی نوێ دووەم پرسیار گەورەترین بیابان لە جیهاندا کامەیە زانکۆی تیشک بیابانی ئەفریقا بیابانی ئەفریقا بیابانی ناوەڕاستی ئەفریقا ناوی چی بیابانی گەورەی ئەفریقا ناوەکەی سینا سینا هەڵەیە ناوەکەی سەهارا سێم پرسیار بە ڕووناکی دەوری مانگ چی دەگوترێت زانکۆی ڕاپەڕی خەرمانە خەرمانە زۆر ڕاستە شاران پێش خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت چوارەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت گەورەترین زەریا یاخود ئۆقیانوس لە جیهاندا کامێ زانکۆی ڕاپەڕین ئارام ئارام زۆر ڕاستە زانکۆی ڕاپەڕین پێشخاڵی تری بەدەستهێنا کۆتا پرسیار بۆ ئێوە لە کام بواری وەرزشدا دەتوانی جامی دەیڤز کاپ بەدەست بێنیت زانکۆی ڕاپەڕین مەبەست لە بواری وەرزشەکە ناوی وەرزش ناوی وەرزشەکە گۆڵف هەڵێ محەممەد دەزانی ناسکار ناسکار چییە؟ وەرزشی شۆفێریە وەرزشی شۆفێری ئەوەی فۆرمیلەوانوانە؟ ناسکار فەرقی هەیە فەرقی هەیە بەس ینی وەرزشی ئۆتۆمبیل هاوژشتنە هەڵەیە وەڵامی ڕاست تێنس زۆر سپاس یاروتانەکەین تام چنەوە شوێنی خۆتان لە زانکۆی تیشک بەیاد بەخێر بێ لە زانکۆی ڕاپەڕین باخان باخان تۆش بەخێربی خۆتان ئامادەکەن و بە هەمان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم بنکەی سەرەکی کۆمپانیای مایکرۆسۆفت لە کام ویلایەتی ئەمریکیە بنکەی سەرەکی کۆمپانیای مایکرۆسۆفت لە کام زانکۆی تیشک واشنگتن زۆر ڕاستە بەیاتوانیت پێنج خاڵ بۆ زانکۆکەت بەدەست بێنیت دووەم پرسیار پرسیارەکە دەڵێت درێژترین ڕۆژی ساڵ دەکەوێتە کام ڕێکەوت زانکۆی تیشک 21/12 هەڵەیە 21/12 باخان سیوێکی 12 ئەویش هەڵەیە پرسیارەکە دەڵێ درێژترین ڕۆژ نەک شەو تۆ باسی شەوی هەڵداکەی لە 21 حوزەیران واتە 26 پرسیاری سێم بۆ ئێوە ناوی وڵاتێک کە بە PTF دەست پێ دەکات و لە ناو گروپی G7 دایە ناوی وڵاتێک کە بە PT فەرەنسا
بەیاد وەڵامەکە ڕاستە و 5 خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت زانکۆی تیشک. پرسیارێکی تر ژمارەی هێڵەکان لە نۆتەی مۆسیقادا چەندە؟ زانکۆی تیشک 5. زۆر ڕاستە بەیاد توانیت 5 خاڵی تر بەدەست بێنیت. کۆتا پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێت 1 مەتر دەکاتە چەند میلیمەتر؟ زانکۆی تیشک 1000. زۆر ڕاستە 5 خاڵی تر بەدەستهێنا بۆ زانکۆی تیشک. زۆر سوپاسدانەکەین پستەوە شوێنی خۆتان. زۆر گرنگە بۆ تۆنەکە زوو دەستی پێ بنەی چکە بە سانیە فەرقەکە بە جوزئی سانیە فەرقەکە. لە زانکۆی تیشک نیگار نیگار بەخێر بیت. لە زانکۆی ڕاپەڕین هاوار هاوار نیگار هەردووتان بەخێر بێن. خۆتان ئامادەکەن و بە هەمان شێوە 5 پرسیار بۆ ئێوە. ئامادەن؟ باشە. پرسیارەکە دەڵێت هێمای C6H6 چییە؟ زانکۆی ڕاپەڕین گۆگرت. هایدرۆجینی گۆگرت. هایدرۆجین و گۆگرت. هایدرۆجینی C6H6 چی بزانیت؟ ئەڵقەی بەنزین. بیرکەوتۆ هاوار؟ نەخێر من لە ئەدەبی بوو. تۆ ئەدەبی بووی؟ ئەرێ باشە. پرسیارێکی تر بەشکۆم پرسیاریان تۆزی ئەدەبیانە بێ ها. ناوی یەکەم کۆمپیوتەر کە لە ساڵی 1946 ئەمریکیەکان دروستیان کردووە چییە؟ ناوی یەکەم کۆمپیوتەر کە لە ساڵی 1946 ئەمریکیەکان دروستیان کردووە چییە؟ کەستان نەتانزانی کاتان نەما. وەڵامە ڕاستەکە ئینیاک یەکەم کۆمپیوتەر بوو کە ئەمریکیەکان دروستیان کرد. پرسیارێکی تر بزانین کێ 5 خاڵ بەدەستدێنێ بۆ زانکۆکەی. یانەی دهۆک بۆ تۆپی پێ لە چ ساڵێک دامەزرا؟ 1976 1976. هەڵێ نیگار 2003 زۆر نوێ. هاوار تۆزێ نزیک بیتەوە 1970 بۆ خۆی 68 دامەزرا بۆیە گوتم ئەوە بوو بە پارێزگا. یعنی پارێزگا و ینی فوتبۆڵەکە بەیەکەوە دامەزرا. ڕەتیانێ بەیەکەوە. بەستم لەوە بوو کە ئەمە ئەوە بێ شتێک درەنگتر بێت. ئەبێ شتێک درەنگتر بێ. نزیک بیتەوە لێی بەس هەڵە بوو. پرسیاری پێشکۆتا بۆ ئێوە. چ ڕۆژێکی هەفتە سوورەتێکی قورئانی بەناو کرا؟ دووبارەیکەوە. چ ڕۆژێکی هەفتە سوورەتێکی قورئانی بەناو کرا؟ زانکۆی تیشک هەینی زۆر ڕاستە. جومعە هەینی سوورەت الجومعە. کۆتا پرسیار کۆتا 5 خاڵ بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ مرۆڤ چەند جووت کرۆمۆسۆمی هەیە؟ زانکۆی ڕاپەڕین 23. زۆر ڕاستە. زۆر سوپاسی هەردووتانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا 2 بەشدار بوو. لە زانکۆی تیشک ئوسامە. لە زانکۆی ڕاپەڕین فاتیمە. نازام ناوەکان بووە ڕێکەوتون. ئوسامە فاتیمە نیگار هاوار
ینی منافەسەکە زۆر زۆر شاعرانەیە هەمووی بە وەزن و قافیەیە. خۆتان ئامادەکەن دەست نزیکەنەوە لە بۆتۆنەکان و بە هەمان شێوە کۆتا 5 پرسیار کۆتا 5 خاڵ بزان کێ توانێت ئەم 25 خاڵە بۆ زانکۆکەی مسۆگەر بکات. ئامادەن؟ پرسیاری یەکەم یەکەی دراوی وڵاتی ئێران چییە؟ زانکۆی ڕاپەڕین. تمان. تمان. بەڵێ. ئوسامە. دراوی ئێرانی. درهم. درهم. وەڵامەکە هەڵەیە ریال کە بچووکترە لە تمان. دووەم پرسیار ویلیام شکسپیر لە چ سەدەیەکدا لەدایک بووە؟ زانکۆی تیشک. سەدەی حەفدە. سەدەی حەفدە. هەڵەیە فاتیمە وەزانی؟ لە سەدەی 16. سەدەی 16. زۆر ڕاستە فاتیمە توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پرسیارێکی تر کۆی گۆشەکانی ناوەوەی سێگۆشە دەکاتە چەند؟ زانکۆی ڕاپەڕین. 360. یەکیشان 360. 360. زانکۆی تیشک چەند؟ 180. 180. زۆر ڕاستە ئوسامە توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. فاتیمە بۆ شڵەژاوی تۆزێ هێواش بەرەوە. دەمزانی بەڵام نازم لە خۆم تێکدا. باشە دوو پرسیاری تر ماوە واتە 10 خاڵ ماوە. پرسیارێکی تر و پرسیارەکە دەڵێت ئەگەر لەسەر تابلۆی ئۆتۆمبیلێک کۆدی کورتکراوەی PAK ببینیت ئەوە تۆ لە چ وڵاتێکی؟ زانکۆی ڕاپەڕین. PAK. PAK. ئەمریکا. ئەمریکا. هەڵەیە ئوسامە زانی؟ ئینگلاند. ئینگلاند. PAK حەقی چییە بەسەر ئەمریکا ئینگلاند پاکستان؟ زۆر ئاسانە ئەگەر تۆزێ بە هێواشی بیری لێ بکەنەوە. PAK ئەمریکا PAK ئینگلاند. زیاتر وڵاتانە کۆد بەکاردێن لەسەر ڕقم نەمزانی بوو پاکستان. بۆ پاکستان وڵات نییە؟ ئوسامە پاکستانی بەدڵ نییە. باشە کۆتا پرسیار کۆتا 5 خاڵ. شاری کازابلانکا دەکەوێتە چ وڵاتێکەوە؟ زانکۆی تیشک. مەکسیک. مەکسیک. هەڵەیە فاتیمە زانی؟ کازاخستان. کازاخستان. مەغریب. توولەیت. مەغریب دارالبەیضا ئەکەوێتە یاخود کازابلانکا ئەکەوێتە وڵاتی مەغریب. زۆر زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنی خۆتان. بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە پێشبڕکێکە کۆتایی هات لە نێوان زانکۆی تیشک و زانکۆی ڕاپەڕین. ئەمەیە خاڵەکانتان بۆ بخوێنینەوە. زانکۆی ڕاپەڕین 50 خاڵ. زانکۆی تیشک 90 خاڵ. زانکۆی تیشک لەگەڵمانە دەمێنێتەوە دەچێتە قۆناغی داهاتوو. زانکۆی ڕاپەڕین بەداخەوە بەجێمان دەهێڵێت. هیوادارین لە ساڵی داهاتوو بتان بینینەوە. ئێمە زۆر دۆسپاسی بەشداریکردنی ئێوەین. هیوادارین سەرکەوتوو بن لە خوێنەکەتانە. بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامێکی تر بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ. ئێمە کاتێک کە هاتین بۆ ئەم بەرنامەیە بە ئومێد و بەنیازی ئەوە بوون
بتوانین خاڵ و نمرەی باش کۆ بکەینەوە و بتوانین بە سەرکەوتوی بێڕینەوە بەڵام کاتێک ئەم بەرنامەیە سروشتەکەی وایە کە ئەبێ یەکێکشان دەرچێت کاتە ئەمە دەرچوین ئەلێرەش ئەتوانی بڵین چانس یاوەرمان نەبوو کە نەمانتوانی سەر بکەین سەرنەکەوتنی ئێمە بەڕاستی بۆ هەمومان بۆ هەم بەشداربووان مای زۆرێک لە خەمی پێوە دیارە نیگەرانی لەم سەرنەکەوتنە لە بەرەوەی کە بەشێک زۆری لە وەڵامەکەمان دەزانی بەڵام بۆهۆی سترێسەوە بەهۆی ئەم سترێسە زۆری کە لەسەرمان بوو جار وەڵامی هەڵەمان دەدایەوە ئەمە نیگەرانی بوو ئەگەر هاتپا و وەڵامەکەمان نەزانی بە ڕەنگە تا ئێستا تۆزێ خۆشتر بە بەس وەڵامەکەمان دەزانی و بەداخەوە کە وەڵامی غەڵەتمان هەڵدەبژات هەستێکی ناخۆشمان هەیە بە ئێمەش هەزمان دەکرد بمان بردایەوە بەڵام خۆی بەرنامەکەش وە هەر دەبێ یەکێک لە زانکۆکان بیباتەوە بچێتە قۆناغی داهاتوو بەڵام ئێمە زۆربەی پیسارەکانیشمان دەزانی بەس لەبەر ئەوەی کە دەشڵەژانی لە کاتی وەڵامدانەوەدا وەڵامەکانمان غەڵەت دەکرد بە تایبەت لە کاتی ڕوبەڕبوونەوەی تاکە کەسیدا فریا ئەوە نەدەکەوتین کە بۆتۆنەکەدا بگرین و وەڵامەکەمان غەڵەت دەبوو بەڵێ ئێمە بەڕاستی هەستێکی تا ڕاتێک ناخۆشمان هەیە لەوەی کە نەماتوانی پلێکی باش بدەستبێنین لە پێش بڕکێکە بەڵام لە هەمان کاتدا ئەمە مانەی ئەوە ناگەێنێ کە ئێمە ئاستی زانستیمان لاواز بێ لەبەرەوەی ئەم پێشبڕکێ تەنها پەیوەندی بۆ نییە کە تۆ معلوماتی گشتیت معلوماتت لابێ لە هەمان کاتە سترێس و قەلەقی یاخود بیرکردنەوە و شڵەژان ئەوانە هەمووی کاریگەری هەیە لەسەر وەڵامەکان بەڕاستی ئێمە لەم پێشبڕکێدا ئەم کاریگەریەمان زۆر بەسەرەوە بوو بۆیە نەماتوانی پلێکی باش بەدەستبێن وە لە کۆتاییشدا کە لە پرۆگرامێکدا بەشدار دەبی کە دوو تیم پێدا بەشدارن بەڕاستی دەبێت تیمێک براوە بێت تیمێکیش دۆڕاو بێ ئەوە ئێمە دەبێتە ئەزمون بۆ ئێمە و خۆشحاڵیشن کە بەشدار بن هەستێکی زۆر خۆشمان هەیە چکە بەرهەمی ماندووبوونی یەک مانگونیمان وەرگرتەوە ئێستا وازی شانایشە بۆ ئێمەکە بەناوی زانکۆتی شکلێرەی نتوانیمان بەناوی هەموو زانکۆکە سەرکەوتن تۆمار بکەین زۆر دڵخۆشین هەستێکی زۆر خۆشمەیە کە توانیمان لەگەڵ هاوڕێکانم سەرکەوتن بەدەست بینین هەرچەندە ینی وەختێکی وەختی تاقیکردنەوەی بوو ینی سترێسێکی زۆرمان لەسەر بوو بەڵام بە خۆشحالیەوە سەرکەوتین بە هەوڵ ماندووبوونێکی زۆر کە نزیکەی مانگونی وەک هەوڵماندا ئەلحەمدولیلا هەوڵەکەشمان لە جێی خۆی بوو بەرهەمەکەیمان بینی زۆر خۆشحاڵین کە سەرکەوتین و ئینشاءڵڵا لە بەرنامەکانی داهاتوو قۆناغەکانی داهاتوو شەروا سەر دەکەوین و تا فاینەڵ ڕاناوەستین ئینشاءڵڵا زۆر دڵخۆشم کە لە یەکەم بەرنامە بەو هەموو قەلەقی و سترێسی کە لەسەرمان بوو توانیمان سەرکەوتن بەدەستبێنین هەرچەندە لە بۆ سەرکەوتنی شاد بووین ئینشاءڵڵا بەرنامەی داهاتوو ئامانجمان سەرکەوتن و بەرزکردنەوەی خاڵەکان دەبێت چکە زۆربەی ئەو خاڵانێک کە لە دەستماندا هۆکارەکەی ئەوە نەبوو کە وەڵامەکانی نەزانی زیاتر لەبەر سترێس و قەلەقیەکە بوو ئینشاءڵڵا لە بەرنامەکانی داهاتوو زۆر باشتر دەبین هەوڵ لە سەرکەوتن و خاڵی زیاتریژێت لە ناشامەوە ساڵی پار لە وەرزی یەکەم بە 85 خاڵ دۆڕین بەڵام ئەو ساڵ بە 90 خاڵ براوە بین کە ئەوەش ئەوە گەیەنێکە زۆر جار لەم بەرنمەیە ئامادەکاری و هەروەها چانسیش دەوری خۆی ئەبینێت لە دیاریکردنی براوەکانە.